لەسەر لێدوانەکەی حەلبوسی دژی پێشمەرگە و پڕچەکردنیان و هەروەها ڕۆڵی پێشمەرگە و پرسی پڕچەکردنی و هەماهەنگی نێوان سوپا و پێشمەرگە گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز منعیم دۆسەری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم دەبن. بەڕێز منعیم ئەم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بابزانین لێدوانەکانی حەلبوسی سیاسین یاخود یاساین؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان سوار زۆر سوپاس. دەنیا ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە چونکە لای من پسڕە. بەڕێز منعیم، ئەم لێدوانەی حەلبوسی دژی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە لێدوانێکی سیاسیە، هەڵوێستێکی سیاسیە یاخود یاساییە؟ ڕاستەکەی بەر لە هەموو شتێک ئێمە پێویستە بگەڕێنەوە سەر هۆکاری لێدوانەکە. من پێم وایە ئەو ڕێککەوتنە یاخودگرێبەستی پێدانی چەک بە هێزی پێشمەرگە کە 7 ساڵ پێش ئێستاە بەر لە هەموو شتێک جێگەی سەرسوورمانە بۆچی لەم سەر و بەندەدا ئەم بابەتە دەور و ژێنرێت و دووبارە دەبێتەوە پرس و ڕۆژەف. پێم وایە ئەم لێدوانانە ئامانجێکی سیاسیە و بەقەد ئەوە ئامانجێکی سەربازی لە پشتەوە نییە و پەیوەندی بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە هەیە، نەوەک بابەتێکی دەستوری یاخود سەربازی بێت. و لەم نێوەندەدا پەیوەندی بە بڵێن بارودۆخی هەنووکەی کوردستان و عێراقەوە هەیە. ئێستا هیچ لۆژیکێکی تێدا نابێت کە دوای ئەوەی ئەو چەکانە بە هێزەکانی پێشمەرگە دراون سوودانی جارێکی دیکە خود خەڵکانێک بێنەوە نیشانەی پرسیار بخەنەوە سەر ئەم بابەتە کە پێشتر دیراسە کراوە و بە گوێرەی ڕێوشوێنە یاساییەکان ئەو چەکە بە پێشمەرگە دراوە. تەنانەت لە سەرۆکوەزیرەکانی پێشووتریش ئەم بابەتە بەم شێوازە بۆ لە عادل عەبدولمەهدی و کازمی و بە هەمان شێوە ئەمانە بە ڕێوشوێن بڕێوە چووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە بە پەلاماردانی هێزەکانی پێشمەرگە ئامانجە سیاسیەکان لە بەغدا بەدی دێن، بۆ نمونە ئامانجی حەلبوسی بەدی دێت؟ من وەکو ئاماژەم پێکرد ئەمانە تەنیا ڕای تاکە کەسین و لێدوانێکی سیاسیە، لێدوانێکی فەرمینیە هەرێمی کوردستان پێکاتەیەک وە لایەنێکی سەرەکی دەوڵەتی عێراقە. هەرێمی کوردستان مافی خۆیەتی وەکو پارێزگاکانی دیکە شارەکانی خۆی بپارێزێت و بەرگەری لە خۆی بکات. ئەمە لە بنەڕەتەوە بابەتەکە بەم شێوەیە بووە. ئەم چەکانە بە گوێرەی دەستور بۆ هێزەکانی پێشمەرگە چوون و دەبێت ئەومان لەبەر چاو بێت. بەیانی دوو بەیانی شتێک نییە بە نێوی ڕوبەڕووبوونەوە بەکارهێنانی ئەو چەکانە لە دژی عێراق. هەرێمی کوردستان لەلایەن چەند وڵاتێکەوە هێرشی کراوەتە سەر و ئەم چەکانە بۆ بەرگریکردنە لە خودی هەرێمی کوردستان هەندێک وڵاتی دراوسێ بە نمونە هێرشیان کردو. کەواتە هاوڕایت لەگەڵ ڕاگەیەنراوەکەی وەزارەتی بەرگری عێراق کە دەڵێ پێشمەرگە هێزێکی نیشتیمانی و مافی خۆیانە و چەکانیان پێ بدرێت؟ بەدڵنیاییەوە من هاوڕام لەگەڵ وەزارەتی بەرگری و حکوومەتی عێراقیش ئەم هەنگاوەی نەدەهاوێشت ئەگەر بە گوێرەی ڕێوشوێنی یاسایی نەبووایە بۆ پڕکردنەوەی با بڵێن بۆشایەکی یاسایی نەبووایە. بابەتەکە 7 ساڵ پێش ئێستا بووە. بۆچی ئێستا دەور و ژێنرێت؟ ئێمە ئێستا لە قۆناغێکی شڵەژاوی سیاسی داین. من پێم وایە کە ئەم شێویە کە دروست دەکرێت لە دەوری ئەو پێدانی ئەو چەکانە بە هەرێمی کوردستان و بە پێشمەرگە تەنیا هاوکێشەیەکی سیاسیەوە، ئامانجێکی سیاسی لە پشتە، لەبەرەوەی ئێستا لە عێراق بارودۆخەکە سەقەمگیرە. بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێت و ئێمەش نامانەوێت کە کێشە دروست بێت لە نێوان حکوومەتی فێدراڵی و هەرێمی کوردستان. کەواتە فەرماندەی گشتی هێزە چەکداریمان هەیە کە ئەو پەیوەستە بەم بابەتەوە ئەگەر بۆشایەکی یاسایی شەبێت ئەو پەیوەستە و ئەو پەیوەندی دارە و دەبێت لە پێسینەوە لەگەڵ ئەو بکرێت و ئەگەر بابەتەکە یاسایینە بۆ چۆن لە پەرلەمان پەسەند کراوە چۆن بە حکوومەتدا ڕۆیشتووە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بڕیاری لەسەرداوە کەواتە ئەم بابەتە بە شێوەیەکی یاسایی بووە
و بە گوێرەی ڕێوشوێنەکان ئەم چەکانە بە هەرێمی کوردستان دراوە وەکو گوتشم هەرێمی کوردستان هێرشی دەکرێتە سەر لەلایەن وڵاتانی دراوسێەوە لۆژیکی تێدانی هەرێمی کوردستان بۆ هێرشی وڵاتان جێ بەهێڵدرێت و بۆ هێرشەکان تورکیا جێ بهێڵدرێت بەبێ ئەوەی کە بێت بۆ بەرگریکردن لە خۆی لە شارەزایانی سیاسی و سەربازی لە عێراق حەلبووسی بە کارتێکی سیاسی سوتاو ناو دەبن. قسەی تۆ چییە؟ هاوڕای لەگەڵیان؟ بەڵێ بۆیشە من ئاماژەم بەوە کرد کە ئەمە ڕایەکی سیاسی و هیچی دیکە نییە چونکە ئەو زۆرە لێدوانانە بەرمۆرێ بینیمان لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی یاخود سەرکردە سیاسیەکانی دیکە لە پێکاتی شیعی دەکرێت لێدوانێکی لەم شێوەیە هەبێت چونکە دەکرێت کەسانێکی سیاسی بێنە پێشەوە و لێدوان لەسەرەوە بدەن کە کێشە لە نێوان حکوومەتی فتەرڵی و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام شتێکی ویستراو نییە هەرێمی کوردستان لەلایەن زۆربەی وڵاتانەوە بە ئاماز دەگیرێت هەوڵ دەدەن کە ئەمنیەتی هەرێمی کوردستان ببڕن کەواتە هەرێمی کوردستان مافی خۆیەتی خۆی بپارێزێت ئەمریکەکان ئەگەر بەنمونە بزانن بۆشاییەکی ئەمنی لە پێدانی ئەو چەکانە هەیە ئەوان بەر لە هەموو کەس داهاتنە دەنگ و دەیانگوت ئەم گرێبەستەی پێدانی چەک بە هەرێمی کوردستان یاسایی نییە کەواتە ڕای ئەمریکا هاو ئاهەنگ و هاوتێری بە لەگەڵ ڕای حکوومەتی عراقی کە ئەو چەکانە بۆ خۆپاراستن بە هێزەکانی پێشمەرگە درراوە و بە هێزی پێشمەرگە درراوە بە گوێرەی یاسایی و دەبێ ئەوشمان لەبەر چاو بێت کە ئەو هێزانە بەشێکن لە حکوومەتی عراق و پارێزەری خاکی عراقن لە هەر پێشلکارێکی ئەمنی. بەڕێز عەبدولمناعیم دۆسەری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس.